سڵاو ڕێز و خۆشەویستین بینەران و بیسەران بەخێر بن بۆ ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی سفر یەک ژیری ئەمڕۆ ئەڵلقەی ژمارە 273 3 ئۆکتۆبەرە واتە 3 مانگیدا مانگێکی دیکەمان بەڕێ کرد تەنیا 2 مانگ ماوە لە 2025 کە لە بیرما یەکەم ئەڵلقەی 2025 تۆمار کرد وتم سەرەتایە زۆری پێ ناچێت بەرەبەری کۆتایی ساڵ زۆریشمان پێ نەچوو دەگەینە بەربێت بەو شێوازە کات خێرا دەڕوا بەڵام کات نییە هەموو ڤیدیۆیاریە نوێ تاقی بکەینەوە بۆیەش من لێرم تاوەکو ئاگادارتان کەمۆن لەوەی دوایین خەبەرەکان چییە دوایین هەواڵەکان چییە و دوایین یاری چی ئەنجامی بدەن تاکە ڕێگە بۆ پشتگیری کەناڵ داگرتنی دوگمەی لایکە سەبسکرایبی چەناڵە گەرنت کردووە بابەتی خۆشەیە بە باسی بکەین بادەست پێ بکەین نرخی یاریەکان لەم هەفتەیە لە پەیج و هەژماری تەلەگرامی All for Less بەم شێوازەیە و چەند ئۆفەرێکی ناوازیان بۆ ئێوەی خۆشەویست ئامادەیە نمونە Resident Evil 2 Deluxe Editionەکە بە هەرزانترین نرخ کە 10,000 دینارە دەتوانی بیخیتە سەر پلەیستەیشنەکەت و تاقی بکەیتەوە وەروە هاوڕێی خۆشەویستم یاری Ghost of Yotei ئێستا حالیان بەردەستە و دەتوانن تاقی بکەنەوە هەرزانترین نرخ 40,000 دینارە دەتوان ئەم یاریە ڕاقیەی پلەیستەیشن تاقیکەنەوە کە بەڕاستی یاریشی نازدارە وەروە گەیمپاس کەم ڕۆباسی دەکەم نرخی زۆر گران بۆ لە جیهان بەڵام لە کوردستان لەڕگەی All for Less هێشتا هەر بە هەرزانی دەتوانی وەری بگری 1 مانگ 15,000 2 مانگ 20,000 3 مانگ 25 4 مانگ 40 5 مانگ 37 8 مانگیش تەنیا بە 80,000 دینار دەتوانی وەری بگری کە نرخێکی زۆر نازدارە یاخود یاری ئەوەی ئاوت بە هەرزانترین نرخ کە 5,000 دینارە دەتوانی وەری بگری وەرە FIFA 26 یاخود FC 26 ئێستا حالیان بە هەرزانترین نرخ کە تەنیا 40,000 لەسەر PS4 وەروە لەسەر PS5 بە هەرزانترین نرخ کە 40,000 دینارە ئەوە عفو لەسەر PS4 بە 80,000 لەسەر PS5 پێما بێ ئاکتیڤەکەیان بە 55 ناو ئەکاونتش بە 40,000 دینارە دەتوانی وەری بگری پلەیستەیشن پلەسی پریمیەم بە هەرزانترین نرخ کە 25,000 دینارە لەسەر PS4 یاخود لەسەر PS5 بە 12 مانجێکە بە 85 یاخود لە ناو ئەکاونت بە چەند بوو 45,000 دینار وەری دەگری یاری باتڵفیلدی نوێ کە لە هەفتەی داهاتوو بەردەست دەبێ هەرزانترین نرخەکەی چەندە 50,000 دینارە دەتوانی وەری بگری وەروە خۆشەویستانم جگە لەم یاریانە هەر یارێکی دیکە دەوێت هەر خزمەتگوزارییەکەت دەوێت نتفلکس دێ سپۆتیفای دێ هەر شتێک دێ لەسەر ئێکسبۆکس سە پلەیستەیشن لە All for Less دەتوانن وەری بگرن سەردانی تەلەگرامەکەیان بکەن لەوێ جوین بن ئاگاداری نوێترین ئەپدەیتەکان دەبن کە نرخەکان داشکانەکان ئاگادار بن زاریوان داشکان دەکرێت زاری وای گیڤەوەی دەکرێت بۆ بێ ئاگادار بن لە دەستان نەچێت وەرا لە پەیجی فەیسبووکەشیان بێگومان لایکن بۆ ئەوەی دوایین ئەپدەیتان لەسەر نرخ و بڵاوکردنەوە یاریەکان و بەردەستبوونی یاریەکان و ئۆفەرەکان و شتەکانتان بەدەست بگا سپاس بۆ All for Less بۆ سپۆنسەریکردنی ئەمەڵقەی پرۆگرامی سفر یەک ژیری خۆشەویستانم با بینە سەر یاریەکانی ئەمەفتەیە وەکو باسم کرد لە مەفتێکی یاریێک بڵاوکرایەوە Ghost of Yotei منیش نزیکەی 3 بۆ 4 کاتژمێرێکە دەستم بە یاریەکە کردووە 3 ساعتێکم کردووە بەڕاستی دەتوانێت بڵێم بێچێکە لە جوانترین یاریەکان لە مێژوودا وەڵامشەی جوانترین یاری بیتاوە کە ئێستا پلەیستەیشن دروستی کردبی Ghost of Tsushima چەندە جوان و قەشەنگ بوو بەڵام باوەڕ ناکەم کاتە Ghost of Yotei لە ڕووی جوانیەوە باسی ئەوەی ناکەم کە یاریەکە چەند بەقوتە ستۆری زارێتێت وە 3 کاتژمێرێک یاری کرێ بەڵام دەستپێکێکی نازداری هەیە زارە میوزیک عاشقی میوزیکەکەیمە بە شێوازەکەوە ناو سیارە بمەوڕۆ یەکسەر ساوندتراکەم پێ کردبوو نمونە بە سپۆتیفای بەکاردێنم ئەو سپۆتیفای دەبینن کەوا خستمە سەر کەسکەکەشم لێدا یعنی لەناو مۆبایلەکەشم داوەڵاند کردیان گوێ لە ساوندتراکی Ghost of Yotei دەگرم لەناو ئۆتۆمبیل بەو شێوازە عاشقی ئەو یاریەمە لێستاوە میوزیکی زۆر ڕاکێ بەتایبەتیش میوزیک سەرەتەکە دەست پێکێ زۆر نازدارە وەرە میوزیکی کاراکتەرەکەشمان بەنای ئاتسو زۆر نازدارە گوێ لێ ڕابگرن یاریەکە ناوازەیە 86 بەرەستەی ناوە پێشنیار دەکەم کەیفتان بە یاریەکانی پلەیستەیشن دێ ستۆریەکان دێ یەکێکە لە یاری هەر نازدارەکان تاقیکەنەوە لە دەستی مەدار بێمە سەر سوپەر ماریۆ گالاکسی و سوپەر ماریۆ گالاکسی 2 لە بۆ جەماعەتی نیتندۆ ئەگەتاوە کەسەرزان کردووە دوو یاری نایابی نیتندۆن کلاسیشی نیتندۆن ئەستا بە ڤێژنی 4K بە کواڵیتی زۆر بەرزە سەر نیتندۆ سویچ 2 بەردەستە نمرەی هێشتا هەیە نیتندۆ سویچ 2 کڕیە نازان چی یاری بکەی ئەمە یەکێکە لە باشترین یاریەکان کە نیتندۆ پێشکەشتی بکە یارێکی نوێشمان هەیە بە ناوی Alien Rogue Incursion Evolved Edition یاخود هەر Alien Rogue Incursion کە یاریی نوێی
ئێڵیەنە 72 بەرزتێناوە زۆر جێمداوە چەندین ڕەخنەگر یوتیوبەر قسەیان لەسەر کردو ئەو کەسانی یاریەکان کردو دەڵێن تاکە کێشەمان لەگەڵ ئەوەیەکەوە ژمارەی دژمنەکانی زۆر سنووردارە هەرچەندە یاریەکە مەسەلەن ئێڵیەنە واتە زینەمۆرفێت تەنیا یەک دژمنی بەناوبانگت هەیە بەڵام لە یاریەکانی پێشووی ئەڵێ مینیمانن ئەو زینەمۆرفێتوان بە شێوە جیاواز بەکاری بێنن بەڵام لەم یاریە دەتوانێت بە شێوەی VR بیکەی بە شێوەی نان VR بیکەی بە شێوەی ئاسایش بیکەی بەڵام کەیفت بە ئێڵیەن و یاری ترسناک دێ ئەوە زۆر ترسناکیان تاقیکەیتەوە وەرە لە هەفتەی داهاتوو چی بڵاو دەکرێت و خۆشەویستانم باتڵفیلدی 6 هێشتا ریڤیوەکان بەردەست نییە بەڵام ئیمپرشنەکان و پریڤیوەکان بەردەستە بە گشتی دەڵێن سینگل پلەیەرەکەی دەڵێن پاش لە بەقوت نییە بەڵام دەڵێن مەڵتی پلەیەرەکەی نازدارە زۆر بەقوتە منیش مەڵتی پلەیەرەکەم کرد ماوەکان ڕابردوو بێتایەکەی کە بەردەست بوو منم یاریش لە بە من ڕۆژێکەکەمە چکە باتڵفیلدم زۆر خۆش دەوێت چکە لە زنجیرە دڵخوازەکەم لە ڕووی تاقیکردنەوەشتانەوە ئەم ساڵ باوەڕ ناکەم کۆڵ ئۆف دیوتی بکەم پێم وایە ئەم ساڵ تەنیا باتڵفیلد دەکەم لەبەرەوەی چەند ساڵە کۆڵ ئۆف دیوتی دەکەین و ئەم ساڵ یاریی جیاوازی باتڵفیلدمان هەیە چاوەڕوانم گەڕێمەوە سەر کەش و هەوای باتڵفیلد ستۆریەکەی ڕخنەی گیراوە بەڵام دەڵێن هەر ئۆکێ بەڵام فاشریشە لە ڕووی جرانەوە کە هەرگیز یاریەکانی باتڵفیلد کۆڵ ئۆف دیوتی باتڵفیلد ئۆکەی کاتی خۆی چیرۆکانیان دەبە زۆر ڕاقیبان تاوەکو بسمێن ناوخەڵکی بەڵام زیاتر گەیمانە فۆکسیان لەسەر مالتی پلەیرە بەڵام لە بۆ گەیمەرێکی چی مامە ستۆریەکان مەمەلاوە گرینگە میهیم ئەوە دوایین ئەپدەیت لەسەر باتڵفیلدی یاری لیتل نایتمیر 3 بڕیارە لە هەفتەی داهاتوو بەردەست بێ یەکێکە لە یاری دڵخوازەکانمان چاوەڕوانکراوەکانمان وەکو زنجیرە یاری بەشی سێمیش هەیە چەندە ستودیۆیەکی دیکە دروستی کردێت تۆزێک گومانمان هەیە تا چەند سەرکەوتوو دەبێت بەڵام ئەمجارە کوواپەکەیان باشتر کردیە بە قسەی خۆیان دوو کەس دەتوان ڕاستەخۆ یاریەکە بکەن چاوەڕوان هەمزام نافتەدات نمرەکانی چۆن دەبێت یەکسەر بە هەواڵەکانی ئێکسبۆکس پێ دەکەم لەبەرەوەی مایکرۆسۆفت بەڕاستی کارێکی کردیەکەوە یعنی بەدەیان بە سەدان بە سەهلانێ بگاتە هەزارانی لە چەند ڕۆژی داهاتوو خەڵکی گەیمپاسیان کانسڵ کردووە لە جیهان بە تایبەتیش لە ئەمریکا ئانی گەیمەری سەرسەخت و یوتیوبەری سەرسەختی ئێکسبۆکسم بینیوە لەم هەفتەیە جنێوە بە مایکرۆسۆفت دەدەن دەڵێن نیدی تەواو ئێکسبۆکسەکەیان کوشاندوێتەوە گەیمپاسیان کانسڵ کردیتەوە لەبەرەوەی مایکرۆسۆفت بەردەوامە لە بەرزکردنەوەی نرخەکان هەر پێمان بە هەفتەی ڕابردوو باسم کردەوە نرخی ئێکسبۆکس ئێستا گرانترین کۆنسۆڵە لە جیهان تەنان ئێکسبۆکس دووتێڕایەکەی سریز ئێکسەکە نرخی $800 کە بیدای بڵاویان کردو بە $600 بڵاو کرد $200 گرانتر بووە نرخ زیاتر و زیاتر بەرز دەبتەوە و ئەم جارەتیان کرد گەیمپاسیان بەرز کردەوە ناوی هەندێک لە تیرەکانی و ئاستەکانیان گۆڕی گریتیانە ئیسنشال پریمیەم و ئۆلتیمیت و نرخیشان بەرز کردەوە کە میهمەکە ئۆلتیمیتە لەبەرەوەی یاریەکان لە ڕۆژێکەکان دێتە سەر ئۆلتیمیتی نرخی بوویە چەند ئێستا لە ئەمریکا و بەشێکی زۆری جیهان ئاچەند لە کوردستان وەکو باسم کرد بەهرزانی توانین فورتفیل وەری بگرین بەڵام فەرمیەکە لە ئەمریکا ئێستا حالیان نرخی بوویتە $30 مانگانە $30 مانگانە واتە ساڵانە $365 لەسەر ڕادەوەستێ میم زیاتر لە 350 لە بەسەر ڕادەوەستەیەکە ساڵانە سبسکرایب بکەیت هەرچەندە ناتوانانی ساڵانە سبسکرایب بکەیت دەبێت مانگانە پارەکە بدەیت واتە ناتوانی یەک ساڵ بکڕی وەکو پلەیستەیشن پلاس تەنیا دەبێت چەند مانگێک لەسەر یەکتر بکڕیت بۆی تە ساڵێک واتە ئۆفرێکیان نییە لە بۆ یەک ساڵ باشکانی نەگەڵبی بەڵکو یەک ساڵەکە دەبێت مانگ بۆ بکردرێت مهم هەرچەندە مایکرۆسۆفت دەڵێ هەندێک شتی کەشمان زیاد کردیە بۆیە نرخیشمان بەرز کردیتەوە بەڵام بەڕاستی گەیمەران تووڕەنە با پێتان بڵێم گۆڕانکاریەکان چێ نمونە ناوەکان دویان گۆڕاوە پێشتر پێدەوترا گەیمپاسی کۆر ئێستا بۆتە ئیسنشەڵ هاوشەوەی چۆن پلەیستەیشن ئیسنشەڵمان هەیە کە مانگانە سێ یاری دەداتێ یاریەکان نوێنە وە لە ڕێگەی بە ئۆنلاین یاری دەکەی ئەمەیان سێ یاری نوێت ناداتێ بەڕاستی تەنیا لە ڕێگەی ئۆنلاین دەکەی و نزگەی چەند یاریەکیش بەردەستە یاریە کۆنەکانی خۆیان دەخەنە سەر ئەو تیەرەی بەڵام زیاتر بۆ ئەوەیە تۆ بە ئۆنلاین یاریکە کلاودی بۆ زیاد کراوە هەندێک لە یاریەکانی ڕایەتی زیاد کردیە و دڵێ لە ماوەی ساڵێکی تۆ دەتوانین تاوەکو $25 پوینت کۆکیتەوە پوینتەکانت دەتوانانی بکەیتەوە پارە و شتی پێ بکڕین بەڵام تاوەکو $25 واتە مەرزنێ $25 بداتێ تاوەکو $25 دەبێت زۆر یاری بکەیت پوینتەکان کۆکیتەوە مهم گەیمپاس ستانداردیان هەبوو ئێستا کردیانە پریمیەم نرخەکەی چەندە $15 مانگانەیە یاریەکانی ڕۆژی یەکەمت ناداتێ بەڵام یاریەکانی
لە دوای ساڵێک یاریەکان ڕۆژەکەمە دەداتێ واتە لە دوای ساڵێک لە بڵاوبوونەوەی ئەو یاریانە ئینجا دێنە سەر ئەو پریمیەمەی بەڵام جگە لە کۆڵ ئۆف دیوتی مایکرۆسۆفت دەڵێت کۆڵ ئۆف دیوتی لە دوای ساڵێک نایەتە سەر ئەو ئاستا واتە کۆڵ ئۆف دیوتی تەنیا لە ئۆڵتیمەتی بەردەست دەبێت دیار نییە لە پاش چەند ساڵی یان چەند ماوەی بێتە سەر پریمیەمی واتە ساڵی داهاتوو مایکرۆسۆفت ڕێک بەخۆی دەڵێ کۆڵ ئۆف دیوتی بلاک ئۆپسی هەفت ساڵی داهاتوو نایەتە سەر پریمیەمی بەڵکو تەنیا ئۆڵتیمەتی بەردەست دەبێت هەندێک یاری نوێنە هەندێک یاری دیکەیان خستۆتە سەری کە یاریەکان کۆنن بێگومان وا دەتوانین تاوەکو 50 لە پۆینتیش کۆکەیتەوە وە کڵاوجیش بێگومان بەردەستە لەبەر ئۆڵتیمەیتەکە کە گەیمەران دایانەوێ لەبەر خاتی ئەوەی ڕۆژی یەکەم یاری نوێیەکانی مایکرۆسۆفتی بەردەست دەبێت لەسەری مایکرۆسۆفت دەڵێ ساڵانە 75 یاری دەخەنە سەر 75 یاری نوێ دەخەنە سەر ئەو خزمەتگوزاریەی بەڵام ئەو یاریانە 75 یاریە تەنیا یاری خۆیان نییە بەڵکو یاری بچووکە یاری کۆمپانیەکانی دیکە شتانە وەکو یاری خۆیان لەوانێ 5 یاری بۆ 6 یاری بەعادەتەن لە ساڵێک مایکرۆسۆفت بڵاوی دەکاتەوە مەسەڵەن هەر چارەیەکی یاریەک بڵاو دەکاتەوە پێشبین دەکەین 5 بۆ 6 یاری مایکرۆسۆفت ساڵانە یاری نوێ بڵاو کاتەوە ئەوە 5 بۆ 6 یاری لە ڕۆژی یەکەم دێتە سەر گەیمپاس ئۆڵتیمەیتی و لەگەڵ بەش چی زیاد کردووە لەبەرەوەی نرخیان بەرز کردەوە لە 20 بۆ 30 دلار $10 نرخیان بەرز کردووە یوبیسۆفت کلاسیکیان زیاد کردی یوبیسۆفت پلس کلاسیک کە لەسەر پلەیستەیشن پلس پریمیەمش بەردەستە لەگەڵ EA Play EA Play هەندێک یاری کۆنی EA لە خۆ دەگری و یوبیسۆفت پلس کلاسیکیش یاریەکانی ئەساسنام یاری کلاسیکەکانی یاری کۆنەکانی یوبیسۆفتی لە خۆ دەگری بەڵام ئەساسن کردی شالۆسی بێگومان تێدا نییە تەنیا یاری کۆنەکانی یوبیسۆفتی تێدایە گەیمەران بەگشتی دەڵێن ئۆڵتیمەیت تەنیا لە بەرخاتری یاریەکان ڕۆژی یەکەمە ئەو ئۆڵتیمەتیان هەڵبژاردووە نەک لە بەرخاتری ئەوەی یوبیسۆفت کلاسیکیان بووە یاخود EA Playیان بووە بێگومان ئەو کەسانی کەیفیان بەو یاریانە دێ دەتوانن بەنرخێکی زۆر هەرزانە یاریانە یەکجار بکڕنن نەک هەمومانجێ $10 پێ بدەیت مەسەڵەن بە $20 دەتوانین زۆربەی یاریەکانی ئەساسن بکڕیت چونکە بەردەوام دیسکاونتیان لەسەرە یاریەکانی EA زۆربەی یاری وەرزشینە مەگەر جارجارە یاری زەبەلاح بێ بەڵام یاری زەبەلاحەکانیشان لەناو EA Play دانانێن بەڵکو لەناو EA Play پرۆیە پلەسەشی وایە دایدەنێن ئەویش یعنی ئاستەکی دیکەیە نەک EA Play سادەیە مثلا باتەفیلد 6 نایەتە ناوی EA Play بەڵکو لەناو پرۆیەکەی خۆیان دایدەنێن پرۆیە پریمیەمەشە چوێ ئەویش ناوەش قۆڕی هەیە بەزمی وا تاوەکو $100 ساڵان دەتوانانی ڕێگەی پۆینتەوە کۆکەیتەوە سەر ئۆڵتیمەیتی گەیمەران دەڵێن گرانترین خزمەتگوزاریە لە عالم وەکو $30 مانگانە لە ڕووگەیمی گویانی گرانترینە مەسەڵەن دەتوانی پلەیستەیشن پلەسی پریمیەم بۆ 1 ساڵ لە ئەمریکا بە $150 بکڕێت کە دەکات ڕێک نیوەی نرخی ئەو خزمەتگوزاریەکە پلس ڕاستە یاریەکانی ڕۆژیەکەمی پلەیستەیشن تێدا نییە بەڵام یاری زۆر زیاتری تێدایە کە مایکرۆسۆفت دەڵێت زیاتر لە 400 یاری تێدایە سۆنی نزیکی 700 بۆ 1000 یاری تێدایە مانگانە و یاری تەنیا یاری بچووکەکان یاخو یاری فێرپارتی زۆرجار لە ڕێگەی پلەسی پریمیەم بەردەست دەبی دوو خزمەتگوزاری جیاوازن بەڵام ئۆڵتیمەیت ڕۆژگرانتر دەبی مەسەڵەن تۆ ئەگە 5 یاری بکەی 5 یاری $70 بکەی بێگومان دەبێ یاریەکان تەواوکە ئەگەرنا ئەو پارێ زەبەلاحی پێ دەدەیت دەبێت چاوەڕێکی جاری باشە مانگی شێت و $30 داوە ئێکسبۆکسەکەت یاری نوێ هەر بۆ نهاتوە یاخۆ دەو یاری هاتووە ئەتۆ حەزت لێ نییە من بە خۆم ڕێی خۆم دەڕۆم لەسەر بابەتێ من پێم وایە مایکرۆسۆفت بەتەواوەتی ئەو جیلەی دۆڕاندی ئێستا حالیان یعنی بەخۆیان وتیان ئیدی شەڕە کۆنسۆل لەلای مەکۆتایی پێهاتوو یاریەکان دەخێنە سەر پلەیستەیشنی لەبەرەوەی ئیدی ناتوان ڕکابەری سۆنی و نینتێندۆ بکەن لە ڕووی فرۆشی کۆنسۆلەوە بۆیە چ دەکەن دایانە زۆرترین قازانج کۆکەنەوە یاخود بە بەڕای من مایکرۆسۆفت ئەو کارە دەکات بۆ ئەوەی دووبارە فرۆشی یاریەکانیان دەست پێ بکاتەوە لەبەرەوەی مایکرۆسۆفت بەسەر تێگەیشتووەکەوە لە ڕێگەی گەیمپاسی ناتوانن پارەیەکی باش کۆکەنەوە دەبێت ئیلا یاریەکان بە $70 بفرۆشن هەرچەندە لە بدایەتی ئەم ساڵ بڕیاریشاندا وتیان یاریەکانیش دەکەینە $80 بەڵام نەیانتوانی گەیمەر زۆر ناڕازی بوونی بڕیارەکەیان کشاندەوە بەڵام مەرج نییە بە هەموو یاریەکان هەر $70 بمێنێتەوە مهم من پێم وایە مایکرۆسۆفت ئەو بۆچوونی خۆمە یعنی ئەوە زانیاری نیە تەنیا بۆچوونی خۆمە دەڵێم مایکرۆسۆفت ئەم کارە دەکات بۆ ئەوەی گەیمەرانی خۆی دووبارە ڕابێنێتەوە لەسەر کڕینی یاریەکان نەک لە ڕێگەی گەیمپاسی بە خۆڕایوەری بگرن بۆ ئەوەی دووبارە دەست بە کۆکردنەوەی ئەو داهاتە بکەن کە هاوشەوی سۆنی کە پارەیەکی خەیاڵی بێگومان لە ڕێگەی فرۆشی یاریەکان دەستی دەکەوێت مایکرۆسۆفت دەیەوێت تازە شەڕەکەی دۆڕاندووە بۆیە دەیەوێت ناوێت پارە لەدەست بدە چی دیکە واتە من پێم وایە لە $30 ڕناوەستی چونکە گە بیانوێت قازانج دەگەین پاس بکەم بەلایانی کەم دەبێت $50 بۆ $60 بێ مانگانە چونکە تۆ یاریشی زەبەلاحی وەکو کۆڵ ئۆف دیوتی کە بە گرنتی ملیۆنان کۆپی لێ دەفرۆشێت لەسەر خزمەتگوزارێکی وەکو گەیمپاسی دایدنەی چۆن ئەو یاریە بە $70 نافرۆشی مەسەڵەن من ئەگەر گەیمەری کۆڵ ئۆف دیوتی بم 3 مانگ
بە 3 مانگان $90 دەدەم بەڵام هەر 3 مانگ یاریەکە دەکەم واتە پێویست ناکە من $70 بدەم $90 دەدەم بە 3 مانگ $60 جگەرەوەش چەند یاریی دیکەش تاقی دەکەمەوە کە چێژم لێ کرد گەی پاسەکەی کانسڵ دەکەم ئیدی کاڵ ئۆف دیوتیەکەشم کرد گەیم پاسەکەشم کەسکە مایکرۆسۆفت وا بیدەکاتەوە گەیمەرێکی زۆر تەنیا لەوە مانگێک دوو مانگ گەیم پاس دەکڕن یاریەکەی مەبەستیانە دەیکەن و ئیدی کانسڵ دەکەنەوە تاوەکو یاریشی گەورە زەبەلا دێواتە لە زیاتی $70 بدەن پێشتر $5 دوای کردیانە $20 ئێستا کردیانە $30 لەوەی ئەکید من دەبێتە 40 من ئەکیدم لەوەی دەبێتە 40 چونکە ئێستا تێگەیشتینە مایکرۆسۆفت چی دەوێت ئەویش لە دەستدانی پارەی ناوێت دەوێت قازانجێکی خەیاڵی کۆکاتەوە لەسەر ئەوەندە یوزەرێکی ماوێتی لەبەرەوەی ئێستا لە جیهان ئیدیتەوە شەڕەکە کۆتایی پێهاتووە مایکرۆسۆفت یاریەکانی خۆی لەسەر پلەیستەیشن بڵاو دەکات و ملیۆنان کۆپیشی لێفرۆشە بینیتە فۆرساکە بڵاو کرێ ملیۆنان کۆپی لێفرۆشە لەبەرەوەی فرۆشی یاری بە شێوێکی کاش لە دەرەوەی خزمەتگوزاری پارێکی خەیاڵی بۆ کۆمپانیەکان کۆ دەکاتەوە مایکرۆسۆفت ئیدیەمەی دەوێت خەتوەیەکی خراپە ناڵێم خراپە لە بۆ مایکرۆسۆفت لە مایکرۆسۆفت دەرەجێکە بەڵام لە گەیمەرانی ئێکسبۆکس بەڕاستی خراپ و خراپترەوە ینی تەماشای ئێکسبۆکسەکەی من بکەن تۆزی لەسەر شتێ تۆز دەستکەمینەیە پێ تەماشانەکە تۆزە شێستە چەند دیاژی نییە بەس بهیم گەیمپاسم نمایە و نوێشی ناکەمەوە بەڕاستی لەبەرەوەی پارەیە نادەم پارێ زەبەلاهی نادەم مایکرۆسۆفتی ئەو یاریانی دەشمەوێ بەڕاستی لەسەر پلەیستەیشنی ئێستا هەمووی بەردەستە و لەسەر پلەیستەیشن یاریەکان دەکەم لەبەرەوەی دیجیتال لایبرەریەکی گەورەم هەیە کۆمەڵێک یاریم هەیە تەنیا لەوێ هەموو خاوەنداریەکان دەکەم هیوادارم مایکرۆسۆفت بە خۆی دابستەوە تۆزێک زگی بە گەیمەرانی ئێکسبۆکس بستێ و شتێکی باشتریان بکە ئێستا زۆربەتان لە کۆمنت دەنووسن تو ڕقم لە مایکرۆسۆفت دەبتۆ نو ڕقم لێ نامتەوە دەمێ سەرکەوتوو بن دەمێ وەکو پلەیستەیشن پلەیستەیشنیش پارەپەرستە بێگومان زۆربەتان زۆرتان هزم دەکەن سەر کە زیاتر زیاد لە حد دنیا بە سۆنی زۆر هزم دەکەن سۆنی بەڵام ئەمە لە پلەیستەیشنی تێدەگەین بزنسەکەیان چۆنە بزنسی پلەیستەیشن دروستکردنی باشترین یاریە فرۆشتنی باشترین یاریە بۆ پارەی یاریی دیکە دروست بکەنەوە هەمومانەوەی دەزانین مایکرۆسۆفت تۆنێک ستودیۆی کڕیە بەڵام ژمارەی ئەو یاریانی کە زۆر سەرکەوتوو بووینە لە کڕینە ستودیۆنە زۆر کەمن مایکرۆسۆفت 10,000 کەسی لە ئێکسبۆکس زیاتر لە 20 بۆ 30,000 کەسی لە ئێکسبۆکس دەرکردو لە ماوەی چەند ساڵ ڕابردوو چەند ستودیۆیەکی زەبەلاح و گچکە و ناوازەی داخستووە چەندین یاری کانسڵ کردووە نرخی ئێکسبۆکسی بەرز کردیتەوە گەیم پاسی دیسان بەرز کردەوە دیسان نرخی ئێکسبۆکسی بەرز کردەوە دیسان نرخی گەیم پاسی بەرز کردەوە باوەڕ ناکەم با ئاسایی نەجاتیان بی و پێشم وایدی شەڕەکە بە تەواوەتی کۆتایی پێهاتووە هەنگۆ دەڵێن بۆچونتان چێنە سەر بابەتەی لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن بینە لای ستودیۆشی دیگەی مایکرۆسۆفتی ئەوی ستودیۆی ئەڤەلانچە کە لە ماوەی ڕابردوو مایکرۆسۆفت یاری کاونتڕباندی لێ کانسڵ کردن و ئێستا بەشێکی ئەو ستودیۆی کە لە شاری لیڤەرپول بوو لە بەریتانیای ئەو بەشیان بە تەواوەتی داخرە بەشێکی ئەو ستودیۆیەکە یاخۆ ستودیۆی وان لە شاری لیڤەرپول داخرە کە تایبەتمەند بوون بە دروستکردنی یاری کاونتڕباند کە بزەبت نمان دەزان یاریەکە ستایلەکەی چۆنە شێوەکەی چۆنە بەڵام دەمانزان یاریی ئەکشنی تاکەکەرە مهم ستودیۆیەکەش لە داکەوەتەوە مایکرۆسۆفت ستودیۆیەکی دیکەشی لە ناو ستودیۆیەکانی خۆی دەخست بێمە لای هەیڵۆی بەپێی دەنگۆیەکانی و بەپێی چەندی زانیاری فەرمی و نافەرمیوی دەبی لە مانجی داهاتوو ئەتە لە مانجی 11 یاخود لە کۆتایی ئەو مانگەی یان سەرەتای مانجی داهاتوو شتێکی لە بابەتەیە کۆنفرانسێکی یاخود شتێکی لە ناو لایڤ ستریمێک لە ناو جیهانی هەیڵۆ دەبینین و داهاتووی هێڵۆ مایکرۆسۆفت ڕووی دەکاتەوە کەەوە چ یاریێک دروست دەکەن چونکە ئێستا ئینجینەکەیان گۆڕیوە بۆ ئەنریل ئینجین 5 ماوەکان ڕابردوو باسییان کرد بزانین هێڵۆ چی بەسەر دێتەوە لە بەرەوەی یەکێکە لەو یارانەی کەەوە مایکرۆسۆفت دەبێت ملیۆنان دلاری پێکۆ کاتەوە بەڵام بەداخەوە هەموو گەیمەرانی کۆنی هێڵۆ یارنوویەکەی هێڵۆ ئینفلیتیان بەدڵ بوو بەڵام دەکرێت زۆر باشتر بایە لە ئاستی گادۆڤار و ئەوانە جیهانی بتەقان باوە بێمە سەر کۆڵ ئۆف دیوتی لە هەفتەی ڕابردوو زۆر شت لەسەر کۆڵ ئۆف دیوتی ئاشکرا ترێلێکی مەڵتیپلەیەرمان بینی مۆدی زۆمبیەکانمان بینی کە سەرنجڕاکێشر دیارە بێگومان بۆ کەیمەرانێکەوە کەیفیان بە کۆڵ ئۆف دیوتی زۆمبی دێ لە بۆ یاری بلاک ئۆپس 7 وەروە تریارچ ماپا نوێیەکە و یاخود ئەپدێت کراوەکەی وۆرزۆنژی پیشاندا کە لە ڕگەی لە بلاک ئۆپسی 7ەوە یەکسەر ئەو ماپە نوێش لانچ دەبی بڵاو دەکرێتەوە بۆ گەیمەرانی کۆڵ ئۆف دیوتی دەتوانن سەسەری ترێلەکان بکەن لە ئۆنلاین معلوماتی یەکدار زۆر یانەسە بڵاو کردەوە بەڵام پێم وانە ئەم ساڵی کۆڵ ئۆف دیوتی بی لەگەڵەوەش کاوە گۆڕانکاریان زۆر کردووە بێگومان
بەڵام ئەمساڵ پێم وابی ساڵی باتڵفیلدە گەیمەران زیاتر باسی باتڵفیلد دەکەن بێمە سەر فۆڵاوتی 76 یەکێ لەو یارانەی کە بە زۆر بە سەقەتی بڵاوکرێ بەڵام پێی تێپەڕبوونی کات ئێستا زۆر یارنی باشتر و گەیمەران زۆر لێ رازینە ئەوەش بگومان عافیەکە لەو چێ دەگەڕێتەوە لە بۆ بتێزای دەگەڕێتەوە ئێستا کارکتەری دەگوڵیان زیاد کارکتەری دەگوڵ زیاد دەکەن لە ناو یاری فۆڵاوتی 76 ئەگەر زنجیرەی فۆڵاوتت بینی بی لە زنجیرە تەلەڤیزیۆنیەکە کارکتەری گوڵی تێدا کە یەکێکە لە کارکتەر سەرچەکان بگومان وەو کارکتەریان بۆ جیهانی یاریەکەی فۆڵاوتی 76 زیاد کردووە یاخود NPCەکە دەتوانین لە ڕێگەیەوە قسەی لەگە بکەی و هەندێک کوێست و مەرحەلە شیری وەربگری و لەگەڵی بی و هەر وڵتن گاگنز ڕۆڵجێری گۆڵی ناو زنجیرە تەلەڤیزیۆنیەکە بەدەنگ لە یاریەکەش بەشدارە بۆ ڕۆڵەکەی دەگەڕێتەوە. بینی لای هەواڵی یاریەکان و بەڕاستی شتێکی سەرنجاکێش و زۆر نەخوازرا و لە مافتەیە لە جیهانی GTA ڕوویدا ئەویش کەسێک لە وڵاتی بەریتانیای بەتایبەتیش لە سکۆتلەندای لە شاری ئێدنبرگ تیکتۆکەرێک تۆ بەر دەرگەی کۆمپانیا رۆکستاری چاوەڕێی کردتاوەکو یەکی لە کارمەندەکانی رۆکستار نۆرث کە کار لەسەر یاری GTA 6 دەکەن لە بارەگایەکەی خۆیان لە کۆمپانیاکە بێنە دەرەوە بە مۆبایلەوە بە تیکتۆکەوە بە دوای کەوت و هێرشی کردە سەر حەسن هێرش لی نەدا بەڵام هێرشێکی توندی کردە سەر کابرا هەر زندەقی چوو و قسەشەیەکەوە بیدەنە دادگا و ئەو کەسە کە هێرشی کردوە سەر ئەو کەسە هێرشی کردو سەر کارمەندی رۆکستار هێرشی دەکات سەر دەڵێ بۆ ترۆگەری نوێی GTA 6 بڵاو ناکەنەوە کە GTA 6 بڵاو دەکرێتەوە پێم بڵێ کە یاریەکە دوا دەخرێەوە شتانە فەقی دەگەش کارمەندەکە رۆکستار دەڵێ نازانم ئاگام لێ نییە وازم لێ بینە هەڵدەی لەبەردەستی بەڵام ڤیدیۆیەکە ملیۆنان و ملیۆنان پێم 11 میلیۆن جار تەنیا لە تیکتۆک بینراوان لە حالیان لە تویتەری دووبارە ترێندا لە ئینستاگرام ترێندا کە بەگشتی گەیمەران لە جیهان دەڵێن تکایە هێرش مەکەنە سەر دیڤڵۆپەرەکان بەتایبەت دیڤڵۆپەرەکانی رۆکستاری من پێم وایە لەمە دوای دیڤڵۆپەرەکانی رۆکستاری دەبێت حیمایە شخصیان هەبێت بۆدیگاردیان هەبێت لەبەرەوەی هەموو جیهان چاوەڕوانی ئەو یاریە یاخود چاوەڕوانی معلوماتێکی ئەو یاریە چونکە بینەرێکی یەکجار خەیاڵی پێکۆ دەکرێتەوە بێگومانە سۆشەڵ میدیا جا تەنانەت ئەو کەسە ئەو تیکتۆکەرە دەڵێ من بە تیارە فڕیوم هاتوومەتە بەردەم کۆمپانیا رۆکستار تاوەکو معلوماتێکم دەست نەکەوێت بەردەرگای کۆمپانیاکە بەرنادەم کاتێک کارمەندی رۆکستار دێتە دەرێ هێرشی دەکاتە سەر دەڵێ پێم بڵێ کەی یاریەکە دوا دەخرێ و بۆ کەی دوا دەخرێ و کەی ترێلەری شنوێ بڵاو دەکەنەوە تکایە شتێکم پێ بڵێ هەرچەندە لە کۆمنتەکان یەگە بخینەوە هەمووی بە ناوی دیسکەستینگ و ئۆفڵ و واتە زۆر قێزە و ناوکاری کردیتی ئاشتێکی ناشیرنی کردی هێرشی کردوتە سەر یەکێک لە کارمەندەکانی کۆمپانیا رۆکستاری تەنانەت بەڵام هەندێک کەسیش بەڕاستی نووسیویانە دەبێت هێرش بکرێتە سەر کۆمپانیا رۆکستار دەبێت یاریەکە لەناو کۆمپانیاکە دەربێنین وەتەوە بەزمەش هەیە کە بەڕاستی پێم وایە کۆمپانیاکانی رۆکستار دەبێت سکیوریتی بەقوتر بکەن باوەڕ ناکەم بە سەلامەتی ڕزگاریان بی لەبەرەوەی ڤیوێکی خەیاڵی لە بۆ GTA 6 کۆ دەکرێتەوە لەوانەیە و تیکتۆکەرانە بۆ دەستکەوتنی ڤیو هەموو کارێک دەکەن بێگومان بینیمانێت هەموو شتێک قۆڕ دەکەن پێم ناخۆش بۆ شتم بینی بەڵام وتم ئاگادار من بەزمێکی وارە GTA 6 ڕوویداوە کە بڕیاری یاریەکە بێگومان بۆ کەسانی نازان کە دەزانم دەزانن بەڵام بۆ کەسانی نازانن 26/5/2026 لەسەر PS5 و ئێکسبۆکس سیریەس بڵاو بکرێتەوە بەڵام شتێکی سەرنجا چشمان هەبوو بۆ یەکەم جار لە مێژوودا دەرهێنەرە بەناوبانگەکەی یاریەکانی GTA دان هاوزەر مقابلەیەکی ڤیدیۆیی ئەنجامدا لەگەڵ IGN دان هاوزەر بە حیاتی خۆی مقابلەی ڤیدیۆیی نەکردووە ئەم جارە مقابلەی کرد لەگەڵ IGN و باسی مێژووی ڕۆکستار و یاریەکانی GTA و ڕێدێد و تەنانەت بوڵی دووشی کرد زۆر معلوماتی سەرنجاکێشی باس کرد من جۆمدای تەواوی مقابلەکە نزیکەی 20 دقیقە بۆ 30 دقیقەیەک شتێکی وا بۆ IGN ئەنجامیدا جا سەرەتا بە تەنیا شتە مهمەکانتان پێ بڵێم دان هاوزەر کە نووسەری یاری ڕێدێد 1 ڕێدێد 2 GTA 3 GTA San Andreas Vice City GTA 4 GTA 5 دانازە دەڵێ من دەرهێنەری دەیاری ڕابردوی GTA یعنی بە یاریە گەورەکان و بە یاری بچووکان وەکوها ستۆریسەکان کە بڵایان دەکەێت بەسەر San Andreas Story ئەوە Liberty Stories یاخود DLCەکان یان Vice City Stories ئەوانە هەر هەمووی دان هاوزەر نووسەر و دەرهێنەری ئەو یارانە GTA بۆ بەڵام لەگەڵ GTA 6 کۆمپانیا ڕۆکستاری جێرت ئێستا خەریکی ستودیۆیەکی نوێ سەرەتا دەمەوێت معلومات دەستێتەکەن کە باسی GTA 6 کردوتی تا یەکەم یاری GTA من کاری نووسین و دەرهێنانی بۆ ناکەم پێم وابێ وتی پێم وابێت جیهان ئەوەندە GTA لە منی وەرگرتووە ئیدی بەسە پێویستە کەسی دیکە کارەسە GTA 6 بکەن کە بێگومان لە کۆمنت و ئۆنلاین بینیم دڵ نەگە دان هاوزەر ئیشی سەنە کردی باوەڕ ناکەم چیرۆکی GTA 6 بۆ شازە بەقۆ دێ بەڵام دان هاوزەر دەڵێ نەخێوانیە کەسانی زۆر لەم بەتواناتر و باشتر لە کۆمپانیا ڕۆکستار هەن
کەسی نوێتر هەن کە ئیبداع و فکرە و چیرۆکی زۆر جوانتیان لە پێشسا یاخود لە پێشە تاوەکو لەسەری بنووسن و بڵاوکەنەوە دەڵێ من ئاگداری بەرەبران GTA 6 نیمە ئێستا حالیان کەس دەکەم چناکە لەبەر لە کۆمپانی رۆکستار نەماوە وەروە لەسەر ڕێدێت تو کە خۆی کاری نووسین دەرنیانی بۆ کردو کە دەزانین کە چیرۆکی ڕێدێت نەک لە تەنیا لە مثلەن یارییەکان بەڵکو لە مێژوو لاانە لە فیلم زنجیرەکانیش بەقوتر بی وەکو نووسینی کارکتەر و چیرۆکی کارکتەر دەڵێ پرسیاری ئەویان لێکە لە دانهاوزەری وتیان خۆشەویستترین یاریت یاخود باشترین شت کە کار لەسەر بێتاوەکو ئێستا چییە وتی Red Dead Redemption 2 ئەویش هۆکارەکە بێگومان نووسینی کارکتەری ئارتەر مۆگن و چیرۆکەکەیتی کە دەڵێ زۆر لە لای من تایبەتە و کارێکی بێگومان ناوازش دەرچووە خۆشەکە گەیمەران دەبینێت دڵخۆشم بڵێت پرسیاری ئەویان لێکرد کە بۆچی بەشی دووەمی یاری بوڵی دوو بەرهەم نهات کە خۆی کاری نووسین و دەرێنانی بۆ بەشی یەکەمی بوڵی کردووە داناوزەر وتی پێم مابێ هۆکارەکە لۆجستیک بووم و باندویث بوو واتە دەڵێ ئەوەندە کارمەندەی کە لە بەردەستمان بوو لە کۆمپانیا ڕۆکستار لەو کاتێ بڵیان بڵاو کردەوە نزیکەی 10-15 ساڵێک پێشتر ئەم سەردا لە مێژەیە دەڵێ ئەوەندە کارمەندەمان نەبوو ئەوەندە دەرهێنەرەمان نەبوو ئەوەندە نووسەرشمان نەبوو کە بتوانین چەند پرۆژەیەک لێک کار پێ بکەین کە بینیمان بوڵی یەک زۆر سەرکەوتووە حەزیان دەکرد کار لەسەر بوڵی دوو بکەن بەڵام بەهۆی ئەوەی ڕۆکستار فۆکسی خستە سەر یاریەکانی GTA و لە داهاتوو Red Dead وازیان لە پرۆژەی بوڵی هینە لەبەرەوەی ئەوەندە کارمەندیان لە بەردەست نەبوو زیاتر لە پرۆژەیەک لێک کاری لەسەر بکەن بۆیە نەیانتوانیوە بوڵی دوو بەرهەم بێرن واتە بە قسەی دانهاوزەری بی باوەڕ ناکەم بە ژیان منجارێکی دیکە بوڵی دوو ببینین لەبەرەوەی یاریەکە ڕاستە بوڵی گەورەیە بەڵام بە قیاسی GTA و Red Dead گەورە نییە کەوا ڕۆکستار تەواوی ستاپەکەی لە بۆ دابین بکات کە ڕۆکستار یاریەکە زەبەلاح نەبی نایکە بۆیە باوەڕ ناکەم بوڵی دوو لەوانێتە 56 ساڵی کەشم بوڵی دوو ببینێ لەسەر ئەوەیش چەندی قسەی دیکەشان کرد بێگومان لەسەرەوەی کار پرۆژەی ئێستای چیە دەڵێ خەرجی ستودیۆیەکی نوێنە کار لەسەر چەند یاریەک دەکەین و دەڵێ یەکەم جاریشمە لە ژیانم کە هەست بە ئازادیەکی تاو دەکەم ئێستا ئەو شتەی ئەمن لە مێشکمە دەمەوێت فکرلەوەی ناکەم و یاریەکە چەند بفرۆشێت چەند زەبەلاح گەیمەران دەڵێ لەبەرەوەی ستودیۆکە ئیخۆمە بەتەواوەتی دەستم کراوەیە لەوەی کە زەختی GTA لەسەرنیە زەختی ڕێدێت لەسەرنیە کەوا دەبێت چیرۆکی زۆر زەبەلاح بێ یاریەکە زۆر زەبەلاح درێ ئەو زەختەم لەسەرنیە و بە ئارەزوی خۆم دەتوانم ئێستا کار بکەم بێگومان دانهاوزەر لەوانەیە چێ لە باشترین دیڤلۆپەر و پەرەپێدەری یاریەکان لە مێژوودا لەبەرەوەی وەکو باسم کرد GTA-یەکان کارەساتن لە زەبەلاحی Red Dead 2 Red Dead 1 کارەساتن لە زەبەلاحی هەر هەمووی ناڵم هەر هەمووی بەڵام بەشەکی زۆری بۆ دەستکەوتەکانی ئەم پیاوە دەگەڕێتەوە بین لای ساڵن هیل F بەڕاستی یاریەکە زۆر سەرکەوتووە لە مەفتەی ڕاگەیەنراکەوە یاریەکە زیاتر لە ملیۆنێک کۆپی لێفرۆشاوە و زۆر خێراتر لە ساڵن هیل 2 ریمەیکی دەفرۆشێ بە پێی قسەی کۆنامی بێوەتە یاریەکە زۆر سەرکەوتووە کە دڵخۆشین وا بێگومان بە فەرمی ڕاگەیەنراوەکە بەشی یەکەمی ساڵن هیل کە سەرەتا لە 1999 لەسەر پلەیستەیشن 1 بڵاوکرایەوە ئێستا حالێن لەلایەن بلوبەر تیم لە ئاکتیڤ دیڤلۆپمنتە یاخود لە فول پرۆدەکشنە یاریەکە بەتەواوەتی لە بەربینانە ئەگەری هەیە ساڵی داهاتوو ترۆیلەر و تیزەرێکی لێ ببینین لەوانەیە لە بۆ پلەیستەیشن 6 لە بۆ 2027 کۆتاییەکانی ئەو شتانە بڵاو بکرێتەوە بێمە سەر EA لە کۆتاییدا ئەو کۆمپانیای کەوا دەمانوت ڕۆژەی ڕۆژان دەفرۆشێ لەبەری دەنگۆی زۆر زر هەبوون لە کۆتاییدا کۆمپانیاکە دەفرۆشێ بەچەند بە 55 ملیار دۆلار بەڵکو چێش دەیکڕێ کۆمپانیایکی پرایڤت دەیکڕێواتە کۆمپانیایکی شخصی دەیکڕێ نەک کۆمپانیایکی پەبلیکەوە مەسەلەنە پشکەکانی زیاتر بکردێ بەڵکو سێ لایەن کۆمپانیایکی سعودی کۆمپانیایکی پێ دەڵێن زاوایەکەی ترامپ وەرە لەگەڵ بانکێک ڕێککەوتون لە سعودیا بێکمان کۆمپانیا بگمە پارەکە سعودیە 55 ملیار دۆلاری دەدەنە تەواوی خاوەن پشکەکانی کۆمپانیای EA بە 55 ملیار دلار ئەو کۆمپانیا بە کاملی دەکڕن و کۆمپانیاکە دەکەنە پرایڤت نەک پەبلیک پرایڤت واتە چواتە شخصێک خاوەندارەکی دەکات ناوەکو لە بازار پشکەکانی بفرۆشێ بەڵکو یەک شخص یاخود چەند شوێنێک بە شێوەیەکی پرایڤت و داخراوی دەبنە خاوەنی ئەو کۆمپانیایە ئیدی پشکمشکوشتی نامێنێ جا ئەوە مانای چی دەدا لە بۆ کۆمپانیای EA بێگومان مانایەکی زۆر گەورە دەدا بێگومان EA دەزان خاوەنی چییە خاوەنی FCە خاوەنی باتڵفیلدا خاوەنی تۆنێک IP جیاوازە بێگومان سعودیا لە مێژە دەیەوێ بێتە ناو جیهانی ڤیدیۆ گەیم ئەو بازارە گەورەتر بکە لە سعودیای هۆکارەکەش بێگومان ئەوەی دەیەوێ لە جیهان وێنەیەکی جوانتری گەنجانی خۆی وڵات و پێشکەوتنی خۆی پیشان بدە بە تایبەتیش بینیمان لە ماوەی ڕابردوو کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سەردانی سعودیا کرد یەکێک لە ڕێککەوتنانارە ئەوە بۆ بێگومان کە چەند کۆمپانیایکی ئەمریکی لەلایانی سعودیەوە بکردرێ بێگومان زاوایەکەی ترامپ بەو کارە هەستاوە
بێگومان یاریەکانی لە داهات و گۆڕانکاریان بەسەردێ من باوەڕ ناکەم جارێت بەسەریعی بەڵام لەوانەیە عادەتەن ئەو پلانانە چۆنە بە پێی ئەو ئەزمونەی هەمانە چەند ساڵ ڕابردوو بینیمانە ئەوەیە کە پلانێکی کورتخایان و پلانێکی درێژخایانیان هەیە دانەوە 55 میلیارد دلار بێگومان بگەڕێتەوە کۆمپانیا بێتەوە بندستی بانکەکان چۆن دەگەڕێتەوە دەبێت تۆنێک بۆ بەرهێنان لە یاریەکان بکەن و ئەگەری هەیە تۆزێک یاریەکان زیاتر ئەگرێسیڤ بن تۆزێک تونتر بن لە کۆکردنەوەی پارە مەسەرن بابەتی لوتبۆکسە بابەتی میکانیکی قومارکردن شتانەیە تۆزە زیاتری بکەن بۆ ئەوی پارێکی زەبەرات کۆکردن بەس مهم لەمە دۆ دەبێتە کۆمپانیایکی سعودی بێمەسەر ڕزدنیڤڵ کاپکۆم بە فەرمی ڕاگەیان زیاتر لە 2 ملیۆن کەس تاوەکو ئێستا یاری ڕزدنیڤڵی لەسەر تای پلاتفۆرمەکان وشلیست کردووە ئادر زۆر دڵخۆشین 2 ملیۆن کەس لە تاوی جیهان یاریەکەی وشلیست کردووە کە بەرگار لە 2026 سەرتە 2026 بڵاو بکرێتەوە. بێمەسەر هەواڵەکانی پلەیستەیشن و سەرتا بە گۆسەڤیۆتە دەست پێ بکەم کە ئەمە ڕۆژی گۆسەڤیۆتی و پیرۆزبای لە گەیمەرانی پلەیستەیشن دەکەین بۆ دەرچوونی یاری گۆسەڤیۆتێ بۆ کەسانی کە یاریەکەیان بە دیسە کڕیوە دەبین بێتان بڵێم کەوا ئینتەرنێتەکەتان پێکەن چونکە ئەپدەیتێکی زۆر گرنگ لە ڕۆژی یەکەم بەردەست بووە بەم ئەپدەیتە کواڵەتی یاریەکە بەرزتر دەبێتەوە باشتر دەبێت دیمەنەکان جوانتر دەبن و بەشێک لە بەک و چێژ تەکنیکیەکانیشتان بۆ چارەسەر دەکەن هیوادارم چێژ لە یاریەکە وەربگرن من سێ چار کاتژمێرێک یاریەکەم کردووە یەکێک لە یاریە هەرە قەشەنگەکان ئەگەر بێت و لەوانەشە لە کۆتاییەکەی بڵێم ئەمە جوانترین یاریە لە مێژوو دروست کرا بەو شێوازە سەرنجی ڕاشەمە یاریە بەڵام هێشتا هەموو بایۆمەکان و هەموو شوێنەکانم نەبینیوە بۆیە لە چەند هەفتەی داهاتوو بۆچوونی خۆم بەتاڵ بەسەری دەردەبڕم و یاریەکە ئەو کەسانی پلەیستەیشن 5 پرۆیان هەیە لە گرافیک لە بەشی گرافیکی یاریەکەی بڕۆن بیکەنە سەر ڕێ ترێسینگ پرۆ کە هەم یاریەکە کواڵیتیەکەی بۆ 4K بەرز دەبێتەوە ئەپسکێل دەبێت بۆ 4K و هەم ڕێ ترێسینگیشی هەیە و هەم یاریەکە 60 فرێمیشە بۆ کەسانێک کە بێگومان PS5 پرۆیان هەیە بەس مهم بێمەسەر هەواڵێکی دیکەکەوە دەنگۆیەکەیە و هەواڵێکی شوێ دەڵێن لەوان ماوەیەکی نووسیک لەوانێت تاوەکو ناوەڕاستی یاخود سەرەتای 2026 یاخود کۆتایی ئەم ساڵ سۆنی کۆنترۆلەرێکی نوێی دوال سنسی پلەیستەیشن 5 بڵاو بکاتەوە کۆنترۆلەرەکە دیتاچەبڵ پاتری هەبی یاخود باتریەکەی پشتی بە ئاسانی لێ بکرێتەوە جا ئایا دەبێتە پاتری دەبڵ ئەی واتە پاتری قەلەمەوانە بەکەی بۆچی ئێکسبۆکسی بتوانانی پشتەکەی مە زۆر بە ئاسانی ئێکسبۆکسی لێ دەکەینەوە دەتوانین پاتریەکەی بگۆڕی یانیش پاتریەکەی دەتوانی بە ئاسانی لە دەرەوە بکڕی سۆنی بەردەستی بخە یەکسەر داگرنی دوگمەیەک یان بڕقیەک شتێک بە ئاسانی بەدلی بکەێت هێشتا نازانین بەڵام دەڵێن لە بەرەمێنانە و لەوانەش ئەوەش بیرۆکەی سۆنی بێت لە بۆ پلەیستەیشن 6 لە ئێستاوە جێبەجێ بکە بەس مهم تا کۆتایی ئەم ساڵ یاخود سەرەتای 2026 لەوانەیە دوال سنسە نوێیە ببینیم PS5 نوێیەکە ئێستا حالیان لە ئەوروپا بەردەستە کە شێوەکەی تۆزە گۆڕانکاری بەسەرداهاتوە مەسەڵەن کە سلیمەکەت هەیە دەبینیکەوە سلیمەکە ناوەڕاستەکەی بەشەڕەشەکەی گلاسە و دوو پانێڵی سەرەوەشی ئەولای گلاسە یاخود گلاسیە ڕەونەقی هەیە خوارەوەی ماتە ئێستا بە کاملی بۆتە مات ڕەشەکەشی بۆتە مات پلێتەکانی بووینە مات و قەبارەکەشی بێکمان 825 گیگابایتە و وەزنیشی تۆزێک لە ڕووی گرامەوە کەمترە لەبەرەوەی سۆنی دووبارە هەندێک شتی دەرهینە پێم وابێ لەوەتەی PS5 فاتەکە تاوەکو ئێستا کامە سێم جارە ئەپدەیت دەکرێتەوە لە ڕووی دیزاین و هاردوێردەوە پێم وابێ نزیکەی چەند نیو چیلۆیەک زیاتر کەمتر لەوانەیە چێشی کەم کراوێت نیو چیلۆنە عەفوان بەخۆی 300 گرام بوو ئەوە 3 چیلۆ بوو وەڵای پێم وابێ نزیکەی نیو چیلۆ لۆ چیلۆیە کەمتر چێشی کەم کرایەوە ئەم جارە تۆزە کەمتر کرێتەوە لە ڕژوورەوەش بێگومان کرایتە 825 گیگابایت لە زیاد تێرابایتێک کە بەڕاستی پێمان ناخۆشە لەبەرەوەی نرخەکەشی هێزان نەکردیە بەس مهم 1 تێرابایتەکە لە جیهان هێشتا بەردەستە دەتوانن بەدەستی بخە هەروە لەم هەفتەیە لەبەرەوەی یادی پلەیستەیشن ئەم ساڵ یادی 30 ساڵی پلەیستەیشن چەند کۆلابێکی لەگەڵ یاخود چەند هاوهەمانجیشی لەگەڵ چەند براندێکی جیاواز کردووە کە یەکیان زۆرم بەڵە ئەویش لەگەڵ کۆمپانیای ڕێدبۆکە کە کاریان دروستکردنی پێڵاوە بە تایبەتی سنیکەری زۆر جوانی پلەیستەیشن لە یادی 30 ساڵە دروست دەکەن بە لۆگۆی پلەیستەیشن بە ڕەنگی پلەیستەیشن کە دەمەوێت ئۆکەی ڕۆژیەکەم من ناوانەی دالێن دوودانە هەر بکڕم بە هەر چەند بیجێبنێنیە سنیکەری پلەیستەیشن دێت دلیی پلەیستەیشنم زۆر هەیە بینیوتانە بەڵام پێڵاوی پلەیستەیشن یاخود سنیکەری پلەیستەیشنم نییە 100% دەمەوێت پێم وابێت لە کۆتایی ئەو مانگەی پری ئۆردەر دەست پێ دەکات 100% هەوڵ دەدەم دانەیە بۆ خۆم بەدەست بخەم شەش زۆر جوانە بەڕاستی لەناو وێبسایتی پلەیستەیشن و ڕێدبۆک لە ماوەی نزیک
بەردەست دەبێتەوە پریۆردەر وەروە هەر لە یادی 30 ساڵە پلەیستەیشن ڕاگەیاندکەوە کتێبێک بڵاو دەکەنەوە کتێبەکەشیان چییە یادی 30 ساڵە دەکاتەوە و هەندێک دیزایانی کلاسیکی پلەیستەیشن 1 پلەیستەیشن 2 پلەیستەیشن 3 تەنانەت 4 و 5 تێدایە ئاسان لە هەمومان نبینیوە تەنیا بەشێکیان پیشانداون کە سەرەتای دروستبوونی پلەیستەیشنە مێژووی پلەیستەیشن بە وێنە و بە تێکست و بە قسە و بە کوەوت و بە مقابلە و هەموو شتی تێدایە کە ئەو کتابەشم دەوێ بەڵام نازانم کەی بەردەست دەبێ ئەویش دەڵێن لە کۆتایی ئەو مانگە نازانم سەریشی چەند دەبێت کات خۆی ئەپڵ کتابێکی وێ بڵاو کردو بەڵام نرخی چەند $200 پێماوێ ئەوم دێ 100 دەمەوێت زۆر شتی جوانی تێدا مێژوشی جوانی تێدا بێگومان لە بۆ مێژووی 30 ساڵی پلەیستەیشن خۆشەویستان لەمەش بەرنامەی سفرێک ژیری بوو هیوادارم بەرنامەتان بەدڵ بی چاوتان ماز دەکەم تا ئەڵلقەی داهاتوو بەخوای گەورتان دەسپێرم خوداتان لەگەڵ